هەڵبەتجی خۆیەتی ئەگەر لەسەرم کارانە ئێمە بوەستین و قسەی زۆر بکەین و نیشانی بدەین کە کۆمەڵێک گەنج شەونخۆنیان کردووە کە کار ئەکەن بە دڵسۆزی ئەیانەوێت هەرچی پێشکەوتنەکانی جیهان هەیە لە هەرچ بوارێکە ئەمان لە کوردستانیشا بەردەستیکەن وی بەکاربەران سوودی لێ بینن من تۆی بینەر بیسەر بتوانن ئەو پرۆگرامێک کە ئەو گەنجانە کاریتیاکەن و چەندین مانگ و ساڵە خزمەتەکەن ئێمە سوودی لێ ببینین بۆیە هەمیشە ئامانجی ئێمەیە کە کار و ماندووبوونی ئەوان بە ئێوە نیشان بین ئێستا بەشێک لەو گەنجانە میوانی پرۆگرامەکە من کەویش کاک عەبدولهادی عەباسە و هەروەها خاتو سابات ساڵحا لێرە وەکو ئامادەکاری خوێندنەوە و نووسین لەگەڵمانە بێ و کاک عەبدولهادیش ئامادەکاری پرۆگرامی گۆڕینی دەنگ بۆ نووسینە یەخۆ بەخێر بێن بەیانێکی باش بۆ ئێوە زۆر زۆر سپاس من هەمیشە ئەوەکەم لە ژنانەوە دەست پێەکەم لە خانمانەوە دەست پێەکەم لە برۆ گلەیمەک لی دیسپێرستەوانێ لە ئێوەشەوە ڕێدراوە خات سابات بەخێر بێ پێم خۆشە سەرەتا با باسێکی ئەو پرۆگرامە بکەین ئەو دواتریش وردەکاری زیاترمان بۆ باس بکەن بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە من وەک ئەندامێکی گروپی ئەم پرۆگرامینە کە گروپی ئاسۆسافتن و هەروەها وەکو قوتابیەکی ماستەر لە زانکۆی سۆران هەڵەستین بە ئەنجامدانی ئەم کارانە هەڵبەتە ئەمانە هۆکارێک هەن کە ئێمە ئەم جۆرە کارانە بکەین لە کوردستانە یەکێک لەو هۆکارانی کە ئەیگەڕێنمەوە بۆ خودی سوپەرڤایزەرەکەمان خودی سەرپەرشتیارەکەمان کە کاک دکتۆر هادی وەیسیە لە زانکۆی تاران ئەو سەرپەرشتیاری هەموو پرۆژەکانەکە و هەر بەڕێوەبەری گروپی ئاسۆسافتیشە ئەو لە ماوەی خوێندنەکەمانە لە ئەسنایی ئەو کاتی کە دەرسی بە ئێمە ئەو لە ئەسنای خوێندنەکەمان کە ئێستا ساڵی دووەممانە ینی دەرسێکی پێ ئەوتین بە ناوی سپیچ پرۆسسین ئەو وای کرد ینی ئەزمون زۆری ئەو دکتۆرە بەڕێزە وای لە ئێمە کرد کە هەنی ئێمە بدات بۆ ئەوەی کە حەز لەو بابەتە بکەین و بگەڕین بە دوایە و هەروەها هۆکارێکی تر ئەوەیە کە ئەم پرۆگرامانە پێشتر بۆ زمانەکانی ترکراون سەرڕای زمانی ئینگلیزیش بۆ نمونە بۆ زۆرترین زمان کراون بۆ نمونە بۆ فارسی بۆ تورکیا بۆ زمانی جیال ئەوروپیەکان ئەمانهستان کرد هەموو ئەم پێشکەوتنانە یاخود ئەم کارانەی کە کراوە ئەبێتە فەراغێک لە زمانی کوردی ئاگەر بۆی نەکرێت و دەستان کردووە بەم کارە ماندوو نەبن دەستان خۆش بێت کاک عەبدولهادی پرۆگرامەکە بەگشتی هەر ئەوەیە کە ئاخاوتن بکات بە نووسین بۆ نمونە من زۆر جارەگەر بە ئینگلیزی سپێڵین نەزانم یە وشەیە لە گوگل یاخود لە یوتیوب یا هەر بابەتێکتر مایکەکەی تایە ئەتوانم بەکاری بێنم بەڵام کوردیتیانە ئێوەتانوێ ئەم شێوازە ئەنجام بن زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە کە ئەمڕۆ باسی ئەم پرۆژانەکەین بخۆی ساڵی 2015 گروپێک کە جەنابی دکتۆر هادی وەیسی دای مەزران بۆی کە کۆمەڵە شتێک بکە بۆ زمانی کوردی کە نەکراوە لە ڕووی هەم لە ڕووی نووسینەوە هەم لە ڕووی قسەکردنەوە خۆی کۆیە کردەوە لە 4 پرۆژە یەکێکیان ئەوە بوو کە قسە بکەی بیکات بە نووسین بۆ زمانی کوردی کە مێژووی ئەم سیستەمە لە بۆ زمانەکانی تر بەتایبەت بۆ ئینگلیزی گەڕێت و 70 ساڵ پێش ئێستا و سیستەمی دوم ئەو بوو کە نووسینێک هەبێت کە بیخوێنێتەوە کە ئەمەش گۆڕینی سیستەمی نووسین بوو لە بۆ ئاخاوتن بەیەکی لە سیستەمێکی تریشمان هەبوو پێوترە سپێڵ چێکەر ئەوەیە کە بۆ نمونە ئەگە سیرکەی لە گۆگڵ کاتێش سێرچێکەکەی کاتێ بە هەڵە ئەینووسی پێشنیارت لە بۆ کە ڕاستەکەی یاخود بۆ نمونە لە ناو وەردا پاراگرافێک بە ئینگلیزیە نووسی ئەو کێشانەی خاڵبەندی و ئەو کێشانەی ڕێنووسی هەمووی بۆ دەستنیشانەکە و پێشنیاری وشە دروستەکە ئەکات و لە بۆ زمانی کوردیش ئەم چوارکارە کراون و خۆشبەختانە ئێستانێکە کاری سپێڵ چێکەرەکە بەردەستە ئەمە ساڵی 2019 کاک ئاسۆ محەممەد لەگەڵ کاک دکتۆر هادی لە زانکۆی تاران دروستیان کردیا و ئێستا وەکو وێبسایت بەردەستە و کارێکی تریشپان سنتیمنت ئەناڵسزە ئەوەش لە بۆ ئەوەیە کە بۆ نمونە ئەگەر پۆستێکی کەناڵی کەیبوستار ببینین لەوانێت 10,000 کۆمنتی لە بۆ هات بێت ئێمە چۆن بزانین ئەم پۆستە بۆ نمونە
حاڵەتەکەی پۆزتیڤ بووە یان نێگەتیڤ زیاتر بووە یاخود نۆرمال بووە بۆ من ئەو خەڵکانەی کە خەڵکێکی زۆر جنێوی دا و قسەی ناشرینی نووسیوە ئەمە پێگوترێ نێگەتیڤ و ئەو کەسانەی دەستخۆشیان کردە پۆزتیڤ ئەو کەسانەی کە هەر کۆمنتێکی ئاسایی نووسیە نۆرمال ئەم چوار کارە کرا کە ئەمەش کاری تاکە کەسی نەبووە بەڵکو لە گروپێکا بووە لە زانکۆ جیاجیاکان و لە شارە جیاجیاکان وڵاتە جیاجیاکانیش کاری لەسەر کراوە ئەم گروپەمان کە بە سەرپەرشتی دکتۆر هادی وەیسی لەگەڵ کاک وریا لەگەڵ کاک محەممەد کاک ئاسۆ کاک کۆژین و لەگەڵ خۆم لەگەڵ ماوەسابات و بە سەرپەرشتی دکتۆر هادی ئەم کارەمان کردووە و ئەم کارە هەوڵ و تێکۆشانێکی زۆری خایاندوە تقریب 8 ساڵە بەگشتی ئیش لەسەر ئەم پرۆژانە ئەکرێەوە خۆشی جەنابیان یەکەم کەس بوون بۆ زمانی فارسی لە ساڵی 2002 ئەم شتانەی دروست کردووە و حەزی کردو چۆن خزمەتی زمانی فارسکە خۆشی کووردە خزمەتی ئەم زمانە بکە و هەستاوە لەسەر ئەرچی خۆی و ئەم گروپەی دروست کردووە و بە تێچوو شتەکان هەمووی لەسەر ئەرچی خۆی کردووە بەوەی ئەم سیستەمانە دروست بکرێن ماندوو نەبن ئەو بەردەوامیش بن خات و سابات ئەم کارانەیەکەن هەڵبەت کارێکی دەستە جەمعیە بەیەکەوە وەکو کاک عەبدولهادیش باسی کرد لە پرۆگرامەکەدا چوار بابەت لە خۆ دەگرێت بەڕێستان زیاتر لە کام بابەتیانە کارت کردووە و کارکردن لەو بوارەی کە خۆت کردو تا یاخود لەو بەشەی لەو پارتی کە ئەیکەی لە ناو پرۆگرامەکەدا تا چەند قورسە و چەندێک ماندووبوونەوێت تا بگاتە بەردەستی بەکاربەران بەڵێ لە ڕاستیان من کارەکەی من بریتە لە دروستکردنی مۆدلێک یاخود سیستمێک لەسەر گۆڕینی دەق بۆ دەنگ یعنی بە پێچەوانی کارەکەی مامۆستا عەبدولهادی کە ئەو گۆڕینی دەنگە بۆ دەق لێرەدا ئاماژە بۆ ئەوە بکەم گۆڕینی دەق بۆ نمونە تۆ ئەتەوێ گوێ لە دەقێک بگری لە هەر شوێنێک بێ یاخۆت لە مۆبایلەکە تا بێ لە کۆمپیوتەرەکە تا بێت بۆ نمونە ئەتەوێ گوێ لە هەواڵێک بگری لە کاتێکە کە تۆ هیچ کاتێکت نییە ئەوە بکەیت بیخوێنیتەوە ئەم مۆدلە دێت ئەو دقە ئەدەیتە ئەم مۆدلە ئەو یەکسەر بە دەنگ بۆت ئەخوێنێتەوە یعنی ئیشێکی زۆر ئەگەڕێنێتەوە و ئەم مۆدلە زیاتر بۆ ئەو کەسانە ئەتوانم بڵێم زۆر ئیسفادی لێ ئەەکەن کە خاوەن پێداویستی تایبەتن بۆ نمونە ئەوانی کە نابینان ئەوانی کە دیسلێکسن واتە توانای خوێندنەوەیان کەمە و لە زۆر بواری ترە ئەمان ئەم جۆرە کارانە باشەمە لە چ ئەپێکا سوودیە بێ یاخود لە چ ئەپێکا بەکاریە بۆ نمونە پۆستێکێ لە ناو فەیسبووکە کەسێک خاوەن پێداویستی تایبەتە من پێڵم پێشنیاریەکەم لە ڕێگەیە و کاری ئێوە گوێی لێ بگرێت ئەو ئەتوان لە چ شوێنێک گوێی لێ بێت کەی سوودی لێ بینێت ڕاستە ئێمە ئێستا حاڵیان لە مۆدلەکەمان دروست کردو حازرە بەڵام ئەوە ماوە بیکەینە ئەپلیکیشن و بیکەینە بەردەستی خوێنەران ئەمانە ئەبنە ئەپلیکیشن لە داهاتوودا و هەروەها بە شێوەی وێب پیجێک یاخود لە شێوەی وێب سێرڤەرێک ئەخرێتە بەردەستی گوێگران و ئەتوانن بەکاری بهێنن بەڵێ ماندوو نەبن کاک عەبدولهادی چۆن ئەتوانین ئێمە وەکو هەر بەکاربەرێکی دیکەی ئینتەرنێت سوودمەند بین لەو کاری ئێوە لەو پرۆگرامەی ئێوە بەڵام نەک بە شێوەی ئەپ بۆ نمونە من ئەم ئەپەدانە بۆزێنم بەڵام چۆن ئێستا بۆ هەر زمانێکی دیکە هەیە لە گوگڵە ئەوەش هەبێت یان لە یوتوبە بە هەمان شێوە هەبێت کاری زیاتر یەوێت بەخۆی ئەو کارە ئێمە کردومانە بۆ نمونە پێویست نەکات لە ناو وەردا بە کیبۆرد بینووسی تەنها بەرنامەکە ئۆنەکەی قساکەیت ڕاستەخۆ لە ناو وەردا ئەینووسێت پێویستەکە ئەو ئەپلیکیشنەوە هەبێت بەڵێ پێویستەکە ئەم ئەپلیکیشنە پێشتر داب بزێنی کە ئەمە واکات مایکێکی خەیاڵی دروست دەکات لە ناو وەردەکە ئیتر کە ڕاستەخۆ قساکەی لە ناو وێندرا ئەنووسێت چۆن ئێمە تا ئێستانێک ئەم داتای خۆمان نەداوەتە بۆ گۆگڵ و شەریک کۆمپانیەکانی تر وەکو یوتوب ئەمانەکە زیادی بکەن زمانی کوردی بەڵام ئینشاڵە لە داهاتوێکی نزیک ئامەش زیادی بەڵام بۆ ئێستا ئێمە کارمان کردووە کە ئەپێک دروست بکەین کە لە ڕێی ئەمە پەوە کە ئۆنت کردیتر لە شوێنی قسە بکەی لەوێندرا بۆت ئەنووسێ بۆ منە کەسێک کە خاوەن پێداویستی تایبەتە نابینای ناتوانێت بینووسێت تەنها ئەپەکە ئۆنەکات بە دوگمەیەکە یاخود بە دەنگی خۆی کە ئەپەکە ئۆنەبی تر قساکە ڕاستەخۆ لەو شوێنە بۆی ئەنووسێت باشە چی پێویستە بۆی بتوانن لەگەڵ ئەو کۆمپانیا گیانیانە کۆنتاکت بکەن و ئەو ئۆفەرە هەبێت بۆ کوردستانیش
زۆربەی ئەو کۆمپانیا گەورە وەکو گۆگڵ، مایکرۆسۆفت، ئامازۆن تاوکو ئێستا سیستەمی بۆ من ئۆتۆماتیک سپیچ ریکۆگنیشنیان بۆ زمانی کوردی یاخود بڵێن گۆڕینی ئاخاوتن بۆ نووسیان بۆ زمانی کوردی زیاد نەکردووە کێشەی کەمی داتا بووە چونکە زمانی کوردی هەمومان نەزانین زمانێکە لەو ریسۆرسە یاخود بڵێن ئەندەر ریسۆرسە کە سەرچاوی زۆر کەمی هەیە لە ڕووی داتای دەنجەوە ئەمەش پێویستی بە کۆرپسێکی گەورەی دەقی بووە بۆ ئەوەی کە ئەم سیستەمە دروست بکرێت بۆیە تا ئێستا گوگڵ ئەم کۆرپسەی بەردەست نەخستووە ئەم داتا سێتە یاخود بڵێ ئەم کۆگای دەنجێکی ئێمە کۆمان کردوێتەوە ئینشاڵڵا لە داهاتوێکی نزیک ئەمە ئەخینە بەردەست و ئینشاڵڵا گۆگڵیش زیاد دەکات بۆ زمانی کوردی ئینشاءڵڵا بە هەمان شێوەیە و گەنجەی دیکەش چون ئێستا ئەمە توانین تەرجەمەی زۆربەی بابەتەکانمان بکەین لەو گۆگڵەوە ئینشاءڵڵا لە ئایندێکی نزیک دیشدا ئەو کاری ئێوە یاخود و پرۆگرامی ئێوە ببێتە مای سوود بۆ هەموو کوردستانیان سابات خان کارکردنتان جی دەستخۆشیە جی شانازیە ئێوە تەنها وەکو قوتابێکی ماستەر هەڵتانداوە ئەم کارە بکەن لە ڕێگەی ئەو مامۆستاکەتان و مامۆستاهادیکە ناوتان برد یاخود بە پێویستان زانی کە کارێکی ئاوا فەراغێکی ئاوا نابێ هەبێ لە ناو زمانی کوردیدا یان زۆر جارە مابیستین خوێندکارانی ماستەر بێ یاخود زانکۆ لە بوارەکانی کەیە لە بڕوانامەکانی دیکەش خواردتریش کار بۆواکەن کە بۆ نمونە بەحسەکەیان ئەترۆحەکەیان هەر کارێکی دیکەیان بێ بۆ کۆتایی دەرچوونەکەیان و یاخود بۆ کۆتایی کارکردنەکان بۆ نامی ماستەر و دکتۆراکان شتێک هەبێت بکرێ ئێوە بەم شێوازە کردانی یاخود هەوڵتاندا هەم نامی ماستەرەکەتان یاخود بوارەکەی خۆشتان و سوودێکیش بێ بۆ ئایندەی کوردستان ئێمە هەوڵماندا ئەو شتی کە ئەیکەین ئەو کاری کە ئەیکەین سوودێک بگەیەنێ بۆ کۆمەڵگاکەمان یاخود شوێنێک فەراغێک بڕکەینەوە هەروەکو باسم کرد ئەم مۆدێلانە پێشتر بۆ زۆربەی زمانەکانی زمانە عالەمەکان دروست کراوە بەڵام بۆ کوردی ئەم جۆرە کارانە نەکراون یان ئەتوانم بڵێم ئەگەر کرابێتیشن هێشتا ئەو فەراغیان پڕ نەکردوێتەوە لەبەرەوە ئێمە هەستاین هەم کە ئەوەی کە ئەمە پرۆژەی ماستەرەکەمانە هەمیش ویستمان کە سوودێک بە کۆمەڵگاکەمان بگەینی ماندوونە بنمونەتان زۆر بێ چەند کەسن بەیەکەوە کارەکەن چوار کەس هەر کەسین بە سوپەرڤایزەرەکەمانەوە و کارەکەش بەس تێزێک نییە بڵێن بەڵکویشێکی ینی پرۆژێکتێک بووە کە لە سەرەتای ساڵی 2015ەوە کە کۆمەڵەت دکتۆرێک و خەڵکی خۆبەخش و ئەنی بۆ منە هەبووە کارێکی تری کردو ئەو کاتێک کە زیاد بووە لەسەر ئەم ئیشەی داناوە بەوەی کە هاوکاری ئەم پرۆژانە بکات بەرەو پێش بچێت و بۆ ئەوەش خەڵکێکی زۆر یارمەتی داین بۆ کۆکردنەوەی داتا نزیک 1600 کەس خەڵک بەدەنجی خۆی داتای خوێندوتەوە بۆەوەی کە ئێمە داتا سێتێک کۆ بکەینەوە بۆەوەی کە ئەم سیستەمانەی پێ دروست بکرێت تا ئێستا هەرچەندە لە پاکێجەکە بینیمان چەند وشەتان توانیوە بیکەن بە ئێمە یەکی لە کێشەکانمان کێشەی زمانە لانگویج مۆدل کە زمانی کوردی یەک لەو زمانانی کە تا ئێستا شێوازی ستانداردی نییە زاراومان زۆر زۆرە هەم لە ئەتوانین بڵێن لە سنترال کوردشا لە کوردی ناوەڕاستە ئەبینین ئەو کەسانی لە سلێمانی قساکەن لەگەڵ هەولێرە و هەم بەکارێنانی وشە هەم لە نووسینی وشە هەم لە ئاخاوتنەکەش یاد جیاوازە هەم قسەواتەوە کەم زمانەتان ئێمە کام ئاخاوتن و لەهجەتاندان ئێمە سنترال کوردیشمان هەڵبژار بەڵام لەم سنترال کوردشە هاتین زمانەکەمان ستاندارد کرد و ئەو کێشانەی بۆ زمانی کوردی هەن بۆ منە کەسێک لە خەڵکی سۆرانە قساکە خەڵکێک خەڵکی شنۆیە یاخود مەهاباتە یان خەڵکی کەرکووکە سلێمانیە ئێمە هاتین زمانێکی ستاندارمان لە بۆ ئەوە پێویستمان بە مۆدێڵێک بوو بۆ ئەوەی کە ئێمە ئەو زیرەکی دەستکردە فێری زمانی کوردی بکەین چۆن ئێمە سەرەتا فێری ڕێزمانمان کرد بە کۆکردنەوەی داتایەکی زۆر لە نووسینە هەستاین بە کۆکردنەوەی داتایەکی زۆر هەر لە ساڵی 2015 و خەریکی ئەم کۆکردنەوەی داتین لە کتێبەکانەوە و لە ڕۆژنامە و گۆڤار و وێبسایتەکانەوە و لە پیجە فەیسبوکەکان ئەم تێکستە کوردیەمان هەموو کۆ کردەوە هەمووی نزیک 300 میلیۆن تۆکەن بوو 300 میلیۆن تۆکەن یعنی بە کوردی خۆمان بڵێن 300 میلیۆن وشە بوو کە کۆی گشتی تێکستەکە لەسەر ئەم داتا زۆرە ئەم مۆدێڵەمە فێرە بێت ئێمە چۆن مناڵێک فێرەکەین سەرەتا فێری پیتەکانیەکەین دواتر فێری وشەیەکەین لە مناڵی دواتر فێری ڕستەیەکەین ئیتر کە ئەمانە فێربوو گەیشتە دووسەی ئیبتیدای فێری نووسینە بێت بە هەمان شێوێ مۆدێڵەکەشمان لە ڕێی داتاوە فێر کردووە وەکو مناڵێکی خۆتان پەروەردەتان ئیتر هێشتا پەروەردەی زۆر ماوە ینی
بەداخەوە بۆ زمانی کوردی داتامان زۆر دایک و باوکێکی ماندوونە هەمووتان بە بێ جیاوازی بوونەتە دایک و باوکێکی ماندوو بەدەزەم مناڵەوە ئینشەڵا مناڵە بێتە گەنجێکی بە گەورەوەی هەمومان بتوانین ئیسفادەی لێ بکەین. پێویستەکە دەنگەکان نێر و مێ بێت چونکە بۆ نموناگەر کەسێک بە ئەمە جیاوازیتان کردووە لەوەیە یاخودنا ئەگەر من بە دەنگی خۆم تێکستێ بڵم ئایا ئەبێتەوە بە هەمان دەنگ یاخود بڵین دەنگی مینەیە کە قساکات یاخود نێرینەیە کە ئەمە چۆن جیاتان کردو ئەو سیستمەی کە من کاری لەسەر ئەەکەم بۆ ترینی مۆدلەکەم بۆ ئەوی کە مناڵەکە گەورە بکەم پێویستم بە دەنگی تەنها یەک شخصە بۆ ئەم یاین داتا سێتەکەی من تەنها دەنگی یەک کەسە بەڵام دوای ئەتوانین دەنگەکە فلێکسیبڵەکەین واتە هەر کەسێک بیگۆڕین بۆ دەنگێکی تر ئەو داتایی کە من کۆم کردەوە نزیکی 1970 ڕستەیە کە من مۆدلەکەم پێترین کردووە بەڵام جیاوازن مۆدلەکان ئێستا مۆدلەکەی ماوەسا عەبدولهادی بە پێچەوانەوە ئەو پێویستی بە دەنگی ژن و پیا و ینی گەنج و هەموو ئەوانەیە بەڵام مۆدلەکەی من تەنها دەنگی یەک کەسی پێویستەوە پێویستەکە ئەو دەنگە بگونجێت لەگەڵ ئەو سیستمانەیە ڕاستە. با دوا پرسیار لێ بکەم هەرچەنە پرۆگرامەکەتان ئەوەندە چڕوپڕە پێچێت کە کاتی زۆرتری بێت پێمان خۆشە قسەی زیاتری لەسەرکەین بەڵام ئەوەندە بڵم ئەو دەنگانە دواتر وەکو ڕۆبۆتیک کارەکات یاخود ئێوە ئەبێ ڕکۆردی بکەن و پێویستەکە ئەو کەسە زۆر پاراویش قسە بکە کێنەوانی کە هەڵتان بژاردون بۆ ڕکۆردکردنی ئەو دەنگانە لە بۆ ڕکۆردکردی دەنگەکە چۆن ئێمە ئەمانەوێ شتێکی نێچرال بێ ینی سروشتی بێت پێویستە ئەو دەنگانە دەنجی مناڵ بێت کچ بێت ئافرەت بێ پیر بێ بەتەمەند بێت چۆن هەموو دەنگێک ئەدا بک بناسێتەوە و لە ژینگەی جیاوازیشە چۆن کاتێک قساکەیت شەرنیە تۆ لەو شوێنەبی کە نۆیزی نەبێت ژاوەژاوی نەبێت لەوانێت تۆ لە بازار قسە بکەیت دەنجی خەڵکی پێویستەکە ئەوەش وەک خۆی بگوێزنەوە بڵێ چۆن مۆدێڵەکەتان قورستر نییە خۆی ئێمە کارمان کردو لەسەر ئەوەی کە ئەم نۆیز و ژاوەژاوە فێر ببێت لە دەنگی ئەسڵیەکە بناسێتەوە چۆن ئەم سیستەمانەیەکێک لە کێشەکانیان گەپەکانیان ئەوەیە کە لە شوێنێکی هادە یاخود لە ستۆدیۆکە قساکەی زۆر باشە ئیناسی بەڵام لە دەری ژینگەی ژاوەژاو زۆر خراپ ئیناسێتەوە نیناسێتەوە جاروە ئیرۆرە حتا بۆ ئینگلیزی و عەرەبیش ئەم کێشانە هەن بەڵام کات ئێمە داتایەک ئەدەین کە داتا لەو شوێنانەی کە نۆیزیشی تایە ئەو کات خۆی فێرە بێت کە دەقە ڕئیسیەکە ئەو داتا کە تو قسەکەی تووشەکان بناسێتەوە ڕیکۆگنیشن بکە لەگەڵ ئەو ژاوەژاوەیە لا ببات تا سیستەمەکە خۆی یەکێک لە ریشەکانی پێگوترێت سپیچ ئینهانسمنت یعنی بەرزکردنەوەی کوالەتی دەنجیشی لەگەڵاگەر ئەم قسە بکەم یەکێکی تر قسە بکە هەر دەنجی من ئەناسێتەوەی کە ڤۆلیۆمەکەی بەرزترە یاخود ئینێرجیەکەی بەرزترە ئەم دەنگە ئەناسێتەوەی کات بنووسی ماندوو نەبن کارەکەتان پێوەی دیارە کە چەندێک قورسە چەندێک وردە بەڵام ئینشاءڵڵا ئەبنە نمونێکی گەورەی جیهانی و کوردستانیش لە ڕێگەی ئێوە زیاتر خزمەتی پێکرێ من خۆشحاڵ بووم کە میوانی بەیانی 24 بوون ئینشاءڵڵا کارەکانتان بەرەو بەردەوامی سەرکەوتنی زیاتر بڕۆن زۆر سپاس ئەمەش خۆشحاڵ سپاس بە بەرزی بۆ ئەو دەرفەت زۆر سپاس